سڵاو، من ناوم محەممەدە لە پۆلی نوێم و ئەوڕۆ گفتوگۆ دەکەین دەربارەی گرنگی وەرزش لە قوتابخانەکاندا لەگەڵ LMA. گرنگی وەرزشی لە قوتابخانەکاندا چییە؟ پەروەردەی وەرزش بەشێکی گرنگی ژیانی قوتابیانە لە قوتابخانەکاندا. گرنگی چالاکی وەرزشی لە قوتابخانەکاندا چۆنە؟ چالاکی وەرزشەکان یارمەتیدەرن بۆ بنیاددانی کەسایەتی و بەپەرەپێدانی توانای کۆمەڵایەتی بۆ بەرزکردنەوەی تەندروستی و دەرونی و دەستەوی. ڕێخستی چالاکی وەرزشی لە قوتابخانەکاندا چییە؟ قوتابیان ڕاهێنانی جۆراوجۆر ئەنجام دەدەن کە یارمەتیدەرە بۆ گەشەپێدان و تەندروستی وەکو یاری تۆپی پێ گیانیان تیما بەرز دەکات. ئایا وەرزش بۆ تەندروستی قوتابی گرنگە؟ باڵە بێگومان یارمەتی قوتابیان دەدات و سوودی زۆری بۆ دەستە و مێشکەیە. باشە، وەرزش لە قوتابخانەدا هیچ کاریگەریەکی لەسەر ئەدای ئەکادیمی هەیە؟ وەرشی قوتابخانە ئەدای ئەکادیمی بۆ قوتابیان بەرز دەکاتەوە بە دابینکردنی ژینگەیە کە خۆشی دەدات و فشار دەرونی کەمتر دێت. ئەی سوودەکانی وەرزشی لە قوتابخانەدا چییە؟ لێرەدا سوودەکانی وەرزش زۆرن. بە کورتی وەرزش یارمەتیدەرە بۆ بەهێزکردنی جەستە، بۆ نمونە مەلەوانی کە فشار دەرونی کەم دەکات. بەڵام پەروەردەی وەرزشی هیچ کاریگەریەکی هەیە لەسەر گەشەی توانای کۆمەڵایەتی قوتابیاندا؟ لە ڕێگای وەرشەوە قوتابیان فێر دەبن چۆن پەیوەندی بکەن، ڕێز بگرن، ناکۆکی چارەسەر بکەن. بۆ نمونە بەشداریکردن لە تیم تۆپی پێ، هەرەوەرزی و پەرەپێدانی تواناکانی سەرکردایەتی و دانووساندن بەرز دەکاتەوە. زۆر سپاس، بە هیوای دیدارتان.